والله دنیا زوو تێدەپەڕێ ئەوەتە هەموو کوردستان غەمبارە وتاری دەبوو تایبەتم بخوێندایە بەڵام من قەت پێم خۆش نییە بەبێ ئامادەکردنی وتا بچمە سەر مینبەر ڕاستەوخۆ بەیانی هەواڵەکەم زانی کە هیچم لا نەبوو هەواڵەکانی پێ بزانم ئەو ڕووداوە دڵتەزیێنەی کە لە سلێمانی ڕوویدا بەڕێزان خێزانێک هەڵوەشە پێمان دەڵێت لەخوا غافڵ مەبە ئەزیزەکەم لەخوا غافڵ مەبە بە یەک چرکە لەوە دەچێت نەخانوت بمێنێت کە چەند ساڵ پارەت کۆکردێتەوە خانووکی سێ چوار قات بکەیت بە یەک چرکە ماڵ و خێزانت کە ئاهەنگ و عید میلاد و خۆشی و چەپڵە لێدان بوو بە یەک چرکە بچێ ژێر خاکەوە یەک چرکە لەخوای خۆت غافڵ مەبە هەمیشە پەنا بۆ ئەڵڵا بەرە داوای لێ بکە بداتێ و بۆشت بپارێزێ و خەمبار بە بەخەمی هەموو خەڵک ئەمڕۆ هەموو خەڵکی کوردستانە بە خەمناک بێ بۆی خێزانێک کۆتاییان پێهات چەند ماڵی تریش ماڵوێران و خانووێران و بریندار بوون بەڵام ئەم کوردەی ئێمە یەک خراپەی هەیە ڕووداوەکان تێدەپەڕن هەمان ڕووداو جارش کە دووبارە دەبێتەوە دەرسی لێ وەرناگرین حکومەت من چ لە غەمباری تۆ بکەم و پرسە ڕاگەیاندنی تۆ بکەم ئەوە چەند جار لە شاری سلێمانیدا کە من خۆم نیشتەجێ ئێوەمەوە چەند جار لە ڕێی ئەم شۆفاش و غازەوە چەند ماڵ وێران بوو هەر ئەم ساڵ چەند کەس سووتە بەس ئەوەی شتەکە ئاوا عام نەبووە یەک کەس دوو کەس سێ کەس یەک خانووی تەقاندۆتەوە دوو ماڵی وێران کردەوە وەکو ئەمە گەورە نەبوو بەو شێوەیە کە چەند سەعات ڤیدۆ کامێرایی لەسەر بێ و کەناڵەکانی ڕاگەیاندنی لێبێ ئێمە دوژمنەکانمان لە دراوسەکانمانەوە ڕۆژانە درۆن و تۆپ و تارە دەنێرنە سەرم کوردستانە ئێستا بابەتەکەیان دۆزیوەتەوە زۆر بە ئاسانتر پارەشی لێ سەرف ناکەن بە پێچەوانەوە دەبێت لە گیرفانی خۆت پارەکە دەرێنی و بیدەیتێ تانشی و سۆبای غازت بۆ دەنێرێ لە ناو ماڵی خۆتا عیبادەت دەکا ئەمەش دەسەڵاتی کوردی لێ بەرپرسە بێمنەتانە دەڵێم ئەم حکومەتە گەندەڵە لێ بەرپرسە تۆ گە نەوتم بدەیتێ بە سعرێکی گونجاو ئەگەر غازی ماڵانم بۆ دابین کە ئەگە کاربایەکی ڕێک و پێکم بدەیتێ خەڵک چ پێویستی بەوەیە ئەو تانشە زەبەلاحە بخاتە سەربانەکانی ئەمجا ئەم کارەساتانە کارەساتی تری بەدوادادێ ئەبێ وەزارەتی ناوخۆ هەر ئەمڕۆ بێتە سەرخەت ئەو وەستایانەی ئەمانە دادەنێن ئەو تانکیانەی کە دێن و هیچ کوالیتیەکیان نییە وەڵڵا برا هیچ زەمانێک بۆ غاز نییە هەموو وڵاتان تۆ لاسا دەکەیتەوە و ناشزانی وەک خەڵکی نازانی هەڵپەڕیشایەکەت خوارە خەڵک لە وڵاتان کە سیستەمی غازی هەیە تانشی غازەکە لە دەرەوەی شارەکە دانراوە بە بۆڕیاتۆتە ماڵەکان نەک لە سەربانی ماڵەکە و لە ژێر زەمینی ماڵەکەدا بێ تۆ لاسا دەکەیتەوە و ناشزانی لاسا بکەیتەوە ڕۆژ بەڕێکردن نابێت لە حکومەتا هەبێ نابێت کارەسات بەسەر حکومەتا تێپەڕێ ئەبێ ڕەگ و ڕیشەکەی بدۆزێتەوە و نەهێڵێ ئەمە دووبارە بێتەوە من دڵنیام جارەشەش دووبارە دەبێتەوە وەکو چەند بارەش بەوە ئەمە سێیەم جارە ئەرەوەی من بیستومە لە دەور و نزیکانمان لەو شوێنەی لێی دەژین کە دووبارە بۆتەوە لە هەولێرە ئەو سیستەمانێ لێرەشدا دووبارە دەبەوە